لەبەردا کۆبوونەوەکان سابت کران جێگیر کران. لایەنەکانی بەشدار لە لیستی هاوپەیمانی کوردستانی لە مەڵبەندی سەی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر کۆبوونەوە بە مەبەستی دیاریکردنی دروشمەکانی بانگەشەی هەڵبژاردن و دووبارە قسەکردن لەسەر خۆئامادەکردن بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئەمڕۆ کۆبوونەوە تایبەت بوو بە قسەکردن لەسەر بەرنامەی لیست و لەگەڵ دروشمەکانی لیستی کوردستانی. کارنامەکەمان بەتەکید بریتی دەبێت لە سیاسی و لە دەستوری و ئەمنی و کارژێڕی و خوێندنی کوردی و خزمەتگوزاری و ئابووری و هەتا دوایی و بەرنامەکەمان ڕنگدانەوەی خواستی داخوازی خەڵکە بێت لە ناوچەکان و هەروەها بەرنامەکە گشتگیر دەبێت بەڵام تایبەتمەندی ناوچەکانی تێدا ڕەچاو کراوە بە خۆشحاڵیەوە هێز و لایەنە سیاسیەکان بەردەوام لە زۆربووندان ئەمڕۆ زیاتر لە 23 هێزی کوردستانی لێرە بەشدار بوونە بە کوردی و بە توروکمانی و بە یەزیدیەوە. ئێمە کۆبوونەوە تەکیدی لە پێکەوژیانی ئاشتیانە کرد هەروەها کۆبوونەوە جەخت دەکاتەوە کە هاونیشتیمانیان بەدەم پرۆسەی بایۆمەتریەوە بچن بۆ ئەوەی ناوی خۆیان تۆمار بکەن. دەرگا کراوەیە بۆ باقی هێز و لایەنە سیاسیەکان کە بێنە ناو هاوپەیمانێکەوە. پارتی دیموکرات کە دوای 16 ئۆکتۆبرەوە بایکۆتی دانیشتەکانی حیزبە کوردستانیەکانی لا کەرکووک کردو بەشداری هیچ کۆبوونەوەیەکی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو شارە نەدەکرد. ئێستا بەشدارە لە لیستی هاوپەیمانی کوردستانی و نوێنەرەکەی لە کۆبوونەوە کە دەڵێت حیزبەکەی لە یەکەم ڕۆژەوە ئامادەیی بۆ یەکلیستی دەربڕیوە کە داواکاری خەڵکە و پێویستە هەموو لایەنەکان بەدەمیەوە بچن. داوای یەک هەڵوێستیمان کرد ئەگەر بەشداری ئەەکەین بە هەمومان بە یەک لیستێک بەشداری بکەین ئەگەر بەشداریش ناکەین هەمومان با بە یەکۆ بەشداری نەکەین و بایکۆتی ئەم هەڵبژاردە بکەین. خۆشبەختانە هەتاکو ئێستاکە ڕۆژ بە ڕۆژ ئەو لایەنە سیاسیانەی کوردی و تورکمانی و کەسایەتی عەرەبیش و دێنە ناو لیستەکەوە ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسەنێت و جێگەی ئومێدیشا کە بتوانین لە ڕۆژی هەڵبژاردن ئەگەر ئەنجام بدرێت وەکو دانراوە لە 1 2020 ئەوە هەمومان بەیەک کۆبین و بتوانین سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنین و سەرکەوتنەکەش تعبیر لە خواستەکانی خەڵکی ئەم ناوچانە کەمە یەکێکە لە خواستەکانی خەڵکی ئەم ناوچانە ئێمە بەدیمان هێناوە و پابەندیشین و تیزامی تەواوەتیشمان هەیە بە داخوازەکانی خەڵک و داواکاریەکانی خەڵکەوە ئەوەش ئەمینێتەوە لەسەر خەڵک پشگیریکردنی لەم لیستێ. ئەمە چوارەم کۆبوونەوەی لیستی هاوپەیمانی کوردستانی بوو کە لیستەکە پێکاتوە لە 23 پارتی جیاواز و ئامانز لە دروستکردنی یەکدەنگی کورد و بەفی ڕۆنەچوونی دەنگەکانە لە پارێزگاکانی کەرکووک، دیالە، ئەمبار و سەلاحەدین و بڕیارە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە 1 نیسانی ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.